ئامەزراندنی مامۆستایان زانیاری نوێ ئاشکرا دەکات. مامۆستایانی ناڕازی پەیامێکیان لەسەر بایکۆتی دەوام لە خوێندنگاکان بڵاو کردەوە. لیژنەی دارایی عێراق چۆنیەتی هاوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێمی خستە ڕوو. سڵاوتان لەبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. وەزیری پەروەردەی هەرێم ڕایگەیان لە کابینەی نۆیەمدا بە فەرمانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 38,000 مامۆستای وانەبێژ کراونەتە گرێبەست و 5,088 مامۆستای دیکەش لە گرێبەستەکە کراونەتە هەمیشەیی. ئاماژەی بە وەشکرد کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەرۆشی مامۆستایانە و لە گرنگی و پێگەی مامۆستایان تێدەگات لە هەرێمی کوردستان. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی ڕایگەیان بەهۆی دواکەوتنی موچەوە هەموو ئەگەرێک لە بەردەمماندا کراوەیە بۆ وەستانەوە دژ بە سیاسەتی برسیکردن و شکۆشکاندنی موچەخۆران. ڕاشیگەیان چەندین ئەگەر و میکانیزمی نوێمان تاوتوێ کردوون بۆ فشارکردنی جدی لە خستنە سەرهێڵی دەسەڵات بۆ داواکانمان. لە ڕاگەیەندراوەکەدا ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی دەڵێن ئێمە لە کاتێکدا ئەم کۆنگرەیەمان کردووە کە هەر وەک ساڵی پار موچەی مانگەکانی 7 نەدراوە و پلە بەرزکردنەوە بە نایاسایی ڕاگیراوە. هاوکات دەسەڵات پابەند نابێت بە تەوتینی موچەوە. بۆیە پێمان وایە هەموو ئەو کەرستانەی وایان کرد 155 ڕۆژ بڕیاری درێژترین و مەدەنیترین خەبات بدەین، هێشتا ماون و دەسەڵات بەدەم هیچ داوایەکمانەوە نەهاتووە. جێگری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیان بڕیاردراوە بە هاوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان. ئیخلاس دلێمی ڕاشیگەیان چارەسەری کێشەی فەرمانبەرانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیش خراوەتە ڕوو. ئیخلاس دلێمی جێگری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕاشیگەیان لە ڕۆژانی داهاتوودا موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان لەگەڵ خانەنشینانی حکوومەتی فیدراڵ یەک دەخرێن و هاوتا دەکرێن. وتیشی هەندێک کێشەی تەکنیکی تایبەت بە ناوی فەرمانبەران هەبوون، بە تایبەت فەرمانبەرانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کا پەیوەندیان بە مادەی 140 هەیە، ئەویش چارەسەر. سێ هەواڵم پێشکەشکردن، هەر شاد بن.